لە کەلار ڕۆکی ئازۆلا تاقی دەکرێتەوە و دەتوانرێت وەکو ئالیک بۆ ئاژەڵی مەڕ و بزن و مانگا و پەلەوەر و ماسی بەکار بهێنرێت و گونجاوە بۆ ڕوبەڕووبوونەوەی دۆخی وشکە ساڵی. عوسمان مستەفا بەڕێوەبەری ڤێتەرنەری گەرمیان دەڵێت ئەمساڵ ڕووەکەکەمان هێناوەتە ناوچەکە و لە یەکەم هەنگاویشدا سەرکەوتنی بەدەست هێناوە. بەڵێ ئەم ڕووەکە ناوی ئازۆلایە، سەرچاوی سەرەکی لە باشووری خۆرئاوای ئاسیایە، لە ئێستادا لە ناوچەکەیە لە وڵاتی مەسر زۆر گرنگی پێدەدرێت. ئەمە پێوتری ئالیکی بەردەوام و ڕێژەی پرۆتینیشی بەرزەکە 23%. ڕۆکی ئازۆلا وەک هەرزانترین ئالیک دادەنرێت و کەمترین تێچووی هەیە و ڕێژەی پرۆتینی زۆر بەرزە کە دەگاتە 30% لە ڕووی ئابووریشەوە بەهایەکی زۆری هەیە و لە ڕووبەری 100 مەتری ئاویشدا 8 تەن بەرهەمی دەبێت. بەدەستی خۆتە تۆ توانی دەمەتر حوزەکانی بۆ حازرکەی بۆی بتوانانی کۆنتترۆلی بکەیت. سەبارەت بەم ئالیکە ئەمە ئەتوانی لە هەر وەرزیەکە بیچانی، زەوی پێویست نییە، کاتەکانی دیاریکراو نییە، بەڵام تەنها ئەوەندەیە تەحملی خۆری بەرز ناکە و هەروەها ئاوێکیش کە کلۆری تێدا بێن نابێ بۆی بەکار بێت. ئیتر زۆر ئاسایە لە هەر شوێنێکایە و لە هەر کات و زمانێکە ئەتوانی بیڕوێنی. ئازۆلا ڕووەکێکی سەوزە و لەناو ئاو بەرهەم دەهێنرێت، واتە پێویستی بە زەوی کشت و کاڵی نییە و وەکو هاوڕێی ژینگەش هەژمار دەکرێت، چونکە هەڵدەستێت بە هەڵمژینی هۆکارەکانی پیسبوونی ژینگە و وەکو کانزا قورسەکان و پێکاتە هایدرۆکاربۆنیەکان. لە ماوەی ئەتوانی لە هەموو دەڕۆژارێ لی دەربکەیت یا ئەتوانی هەموو 5 ڕۆژارێ لی دەربکەیت. جگە لەوەی کە ڕێژەی پرۆتینی بەرزە ئەمە بە ئالیکی سەوزدان دەنرێت، واتە ڕێژەی فیتامیناتیشی زۆر بەرزەوە، ڕێژەی کانزاکانیشی بەرزە کە ئەمەش سوودی زۆر گەورەی هەیە بۆ با بڵێن بۆ گیانە لەبەر بە تایبەتی ئاژەڵەکانی مەڕوو بزن و ئەم ڕووەکە دەبێتە هۆی زیادکردنی بەرهەمی هێلکە و شیر، دەشتوانرێت وەکو ئالیکی سەوز بە وشکراوەی بەکار بهێنرێت، بۆ ئەمەش تەنها پێویستی بە 72 سەعات تیشکی خۆر دەبێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.